هەروە کۆمەکمان کۆکردێتەوە کۆمەڵ هاوکاریمان کۆکردێتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئێمەش بەشدار بین هەرچەند بە شتێکی کەمیش بێ بەشدار بین بۆ پشتیوانیمان بۆ ڕۆژئاوا بەتایبەتی ژنانی ڕۆژئاوا چونکە بەشداری ئەوان و خەباتی ئەوان و پێشەنگی ئەوان بەڕاستی بۆتە هۆکارێ بۆ دەنگدانەوەی ژنان و هەروە بۆتە پێشنگ بۆ کار و چالاکیەکانی ژنان ئێمە بەبێ جیاوازی هەر چوار پارچە وەتەکی دەکەینەوە ئێمە خەباتیان ون ناکەین و هەمیشە پاڵپشتە بین بە هەموو ڕێگایەک چ لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە بێ بۆ جەختکردنەوە تاکیدکردنەوە لەکردنەوەی سنوورەکان بۆ نردنی هاوکاری و چ لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە بێ ئەوەی ناکرێ عێراق ڕێگا بە سنووری هەرێمی کوردستان بەکاربێنرێ بۆ لەشکرکێشیە و لە لایەکی کەشەوە ئێمە ئەم تاکید دەکەینەوە لە ڕووی ئەعلامیە و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی تەندروستی و لە ڕووی یاسا ئێمە هاوکاریانە بین و دەرگای یەکێتی ژنان و کراوەیە بۆ هەموو هاوکاریەکی ڕۆژئاوا و ژنانی ڕۆژئاوا.